بەڕێزان سڵاوتان لەبێ دیارە تەقتەق بەڕاستی ئینسان دڵی خۆشە بێدێ لەبەرەوەی کە سەدان حەوزی جۆرا و جۆری ماسی تێدا دروست کراوە ئەگەر چی بەڕاستی کەم و کورتی تێدا یعنی دیارە کە هیچ ڕێنماییەک لە حکوومەتەوە نییە و ئەو خەڵکە بۆ بژێوی خۆیان هەر کەسە بە پێی ئاستی ڕۆشنبیری و تێگەیشتنی خۆی شتەکانی کردووە بەڵام لە هەموو حاڵەتێکدا بەڕاستی ئەم هەوڵە شایانی ڕێزە چونکە ئەم ئاوەی دوکان بە بەلاش دەڕوا و دەچێت ئەمە پیاوێکی شارەزایە پرسیارم کردوتیان ناوی کاکەمەلایە هاتوومەتە خزمەتی کاکەمەلا چۆنی ماندوو نەبیت تەندروستی و چۆنە ئەوە چییە بۆ نێریت ئەوە علەفە بە عەرەبیەکەی بە کوردیەکەی ئالیک ئالیکی بۆ نێری ئالیکە خۆن زیاترە ئەی ئەم هەموو بووکەڵەیە چیە دروستە کردووە یەکێ دوان سیان نێرچیرانەها ئێستا دێن ماسیەکانە ماسی خۆرە ماسی گرە هەلمراوی و ئەو تەیرە گەورەیە نازانم ماسی گرەی پێڵێن دووسێ جۆری هەیە هەندێک چێتە ژێر ئاوەکەوە هەندێکشی بەمەلە بۆیە ڕوا هەر خۆی کاتە ژێریە بڵێ هەتا دەقل 20 15 لەو بچپان ناخۆ زیان زۆرە گەێنە وەڵڵا قوربان 70000 کردەوە حەوزەوە ئەوەی مرد ئەوەکەی گشتی خوارد خوا بەڕاست ئەی ئەم بووکانە کاریگەری هەیە ئەمە ئەم بووکانەمان کردەوە بڵێن داوڵێک وا بزانێت کەمە ئینسانە و لێرانە سڵیان لێ بکە بەس هەتا سێ چوار ڕۆژ باش بوو لەوە بەداوە زانی کە هیچ جوڵەیەکیان نییە سوودی نەما دەبێت خۆمان ئێشکیان لێ بگرین بێ خۆتان ئێشکیان لێ بگرن ئەی ئەمە ڕۆژی یەک جار ئالیکەیتە وەڵا ئەو کۆلانەیان ئێمە لە عەلەفی بڵێن عێراقی خۆمان بۆ پڕەکەین هەتا ئێوارە شەو ڕۆژە لەوە ڕێ بەس ئەمە سەر ئاوە هەرکە لە کۆلەکە دێتە خوارێ ماسیەکان دێنە سەر ئاو ئەو مراوێ خۆی پیاکە ئەیخوا بەخوا مراویەکان خەڵکی تر دوانووە بەس وا بزانم لە تۆ زۆرتر زەرەرەیە بڵێ شوێنەکەو نەبێ یا هەمووی هەروە نە ئەوەی من زەرەری بەسی زۆرە ئەم عەلەفە سەعودیە سەر ئاوە نازانم خەڵکی ئێستا لەمەیان هێناوە بۆ ئەم پەنجە ماسی یەکەم جارتە ئەزمونونەکەی نا یەکەم جاری چی منەوە 6 ساڵە حەوزی ماسیم هەیە و مۆڵەتم هەیە و هەموو شتێکی ئەی باشە بۆ نایگۆڕی بۆ ئەم سعودیە کە سەر ئاوەکەوێ هیتر نییە پەنجە ماسی ترکە هێناوە ئەم سعودیم تازە هێناوە سەیری من کەی مەمنونە بم با کامێراکەی کە ژێر ئاوەکەوێ بەڕێزەکەم ئەوەی کە ژێر ئاوە ئەویکا گەرماسیەکە نەیخوا یەکسەر چێتە ژێر ئاوە بۆ ئەگەنیەکە کە بۆگەنی کە دەبێتە نەخۆشی ئەمە یعنی ئەم مەبەستم ئەم پەنجە ماسیە ئەم ماسیە زۆرتر لەسەر ئاو مەلاکە و ئەمێنێتەوە ئەم ماسیە بۆ ئەو عەلەفە دێتە سەر ئاوەگام عەلەفە نەبێتە ژێر ئاو ئەم عەلەفە ئەڵێ بە پێی ڕێنمایی و هەرای کابرای خاوەن بڵێن کۆمپانیاکەڵێ لە 100 پرۆتینی تایە بە 4 مانگ ماسیەکە پێیەگا ئەو باڵندەیە زیاتر ئەو کاتە زەفەرێنێکە ئەمان یەن بۆ عەلەفەکە لەسەر ئاون ئەو باڵندە گەورەکە لەسەر ئاو ئەوە زەفەر دێنێ بەس بچووکەکە لە ژێر ئاو و سەر ئاوی بۆ نیە ئەو خۆی پیاکە هەرچێتە ژێرەوە ئەمە ماسی گرە سپێکە باڵندە ڕەشەکە نە ڕەشەکە ئەچێتە ژێر ئاو ئەم سپێ لە قەراغی ئاوەکە و بان ئەو کۆلانە ئاوە ئەنیشێتەوە ئەیخوا کە هاتە سەر ئاو لەبەر دەستی حازر ئەیخوا هیچ ڕێنمایی و شتێکە کرێن یا هەر بەپێی ئەزمموی خۆتانە من بەپێی ئەزمون و بەپێی ڕێنمایی من مۆڵەتم دەرکردووە هەموو ڕێنماییەکم پێ وتراوە بەخێوکردنی وایە پەنجە وایە عەلەفی وایە دەرمانی وایە ناویان نووسیم لە کۆمپانیایەکی ئەمەی سامانی ماسی گوتیان هاوکاریتانەکەن عەلەف و دەرمان و ئەو شتانە بەس بە پێچەوانە و هیچ هاوکاریەک نەکراوین ئەی حەوز هەیە زەرەر بکە وەڵا حەوز من ساڵی پێڵار 2020 بایی 8 میلیۆن دینار ماسی مرد بۆ چوار دەفتەری ئەو بەڕێزانە خانووکە لێمەوە دیارە و مەخزنی عەلەفی هەیە بۆ مرد لێو نەئەزانی یا چی قوربان یەک ڤایرۆزێکی بۆ دروست بوو هینی پێڵێن ئەو برا بەڕێزانت ئەزانن کەڕوو دوو دانەمانگ من لەم حەوزانە ماسیم برد ئەلەو سایە فڕێمدا ڕێدانش نەبوو لەم ناوە بە حەفارە چاڵم بۆ کردانە ئەو گەنمە وەک زیندە بەس کۆڕی بە گۆمەڵ مەژێرە و شەوان چەقەڵ هەڵێ چیەوە بڵاو بۆ ئەو کەڕوە قوربانجان هەموو خەڵک بۆ کەڕوە ئەناڵێنێت ئەگەر پەنجە ماسیەکانتان بگۆڕن بڵێ زیاتر هێزی بەرگری نەبێ بەرامبەر بۆ کەڕوە پەنجە ماسیمان هێناوە من 6 ساڵە خۆم حەوزی ماسیمەیە یعنی چاکترین پەنجە ماسییان بۆمان هێناوە ئەو کاک بەشدارە لێ ئەزانێت ئەمە بە فلتەری حکوومەتە ئاڕوا پێشتر تێستی ئەم
پەنجەماسییانە کرابێت ئابات هەمووی خەڵکی عشایر و خەڵکی ئەوها خاوەن حەوزی ماسی و خۆی مەفقەتی هەیە گەورەیەکا و یعنی بە کورتەکەی ئەبێت 50 جار زەرەرکەی هەتا ئەوکو فێرەبی حتا تیاچیت حتا تیاچیت خوانە دەستە خۆش بێت سەرچاو خۆحافظ خۆشحاڵ بوو. چۆنی برا سەحەتە باشە بفەرمووی بێتە ئێرەوە وەڵایی ئەمە پرسیاری ئەوەت لێ بکەم ئەرێ هەندێک پەنجەماسی کە ئەزانن زۆر گەشە ناکە لەگەڵ ئەم ژینگەیە ناگونجێ بۆ نایگۆڕن بەڵێ ئێمە چەند جینایەتێکی ماسی هەیە لەسەر پەنجەماسی ئەگەر بێ ئەو جۆری کاربای ئێمە کە لە هەیە ئەمڕۆ خۆم یەک لەوانە 7 ساڵە حەوزی ماسیم هەیە هەر یەک جینایەتە تاسە لە کوردستان و عێراقیشا هەیە بەس ئەمە هەڵە نییە با ئێستا ئەگەر بکرێ حکوومەت جینایەتێکمان بۆ بێنێ لە هۆڵنداوە من تابعی یوتیوبەکانم کردووە فەیزتر لە ڤیددیویەکانە باشترین ماسییان لەوێ هەیە هەلکەوتەی باشە ئەگەر بکرێ ئەم ناوچە گەرمانە بێ بەڵێ عینە جۆری کار بە بەس جینایەتەکەی جینایەتەکەی ماسیەکە کە بەس لە جۆری کار بە لە کوردستان و عێراقیش چەند جۆرێک ماسی بەخێو دەکرێت سلڤەر گلاس کاربە و کاربێک کە لە منتیقەی تەختەقا زۆرترینی و لە بازارەکانە دەفرۆشرێ هەر کاربەکەیە بەڵام جینایەتەکەی ئەگەر حکوومەت بیگۆڕێ بۆ ئێمە زۆر باش دەبێت بۆ چەند ساڵێکە هەرە و ماسیە لە عێراق و کوردستان هەیە دووبارەبوونەوەی بەچکەکەیەتی دەبێتە ئومەهات گەورە دەبێت ساڵی دوایت بچکە لەوە دەگرێتەوە بچکەکە دەگرێتەوە حوزە چەند ساڵە دووبارە دەبێتەوە ئەگەر بکرێ ئەو جینایەتی ئێمە بگۆڕین یەک لەوانە هۆکارێکە من پێ دەزانم کە بوونی نەخۆشیمان کەمتر دەبێتەوە ئەو جۆری ئەو ماسیە لە ناو بچێ باشە هەڵگری نەخۆشین بەڵێ ئەو ماسی هەڵگری نەخۆشیە ئەو ماسیە گەورەیە هەڵگری نەخۆشێک بووە بە دەرمان چارەسەر کراوە بە چەند ڕێگایەکە گەورە بووە تێپەڕیوە دووبارە بچکەی لێ باش ئەمە لە ناو حەوزی ماڵەوە ماسی کەناس هەیە لە ناو حەوزی ترە جۆری ماسی نییە کە حوزەکە پاک بکاتەوە ئەوە بەڵێ ماسی سلڤەر هەیە کە بەس لێرە نییە لە تەختەق لە تەختەق هەتا ئێستا کە ئەو ساڵەکەش نییە بەڵام ئیشەڵا لە ئایندەیە ئەو ساڵەکە هەر چۆنێک بێمە لە خواروی عێراق و لە کووت و لە حلە هەیە نەخۆشی کەمەکاتەوە بەڕێز قەوزە دەخوا حوزەکە ڕۆشنتر دەکا بەڵێ ئەو ماسی کاربە 100% بەس علف دەخوا کە پیسایەکە دەخوا ناو حوزەکە دەمینێتەوە ڕێژەیەکە بۆ هۆکارەکە بۆ نەخۆشی ئەگە بێ ئەو سلڤەرە ناو حوزەکە هەبێ ئەو سلڤەرە هەرچی پیسینا ئەو حوزە قەوزەکان و پیسی حوزەکە دەخوا باشە ئەم گڵەی تەختەق تایبەتمەندیەکی هەیە ئاودانایە ئەوە چەند جۆرە خۆرەیە ئەو گڵە ئێمە زیاتر ئەو گڵە سوورە بەکاردێنین بۆ حوزەکان ئەگەر لە عرزەکەی خۆی نەبێ لە چیاکان لە گردەکان بۆی دەینین یعنی گڵی هەموو شوێنە نابێ بۆ شوێنە نابێ دەبێ بەڵام هۆکارێکە دووە ئەگەر ئەوە ئەبێ بە قوڕ بەس ئەمە نابێت لە تەختە ئەگەر ڕمر بێ ئاوەکە زیاتر پیس دەبێ زیاتر ڕەنجی ئاوەکە دەگۆڕێ ماسیەکە تووشی نەخۆشی زیاتر دەبێ ئاوش دادەدا بەڵام ئەو گڵە سوورە ئاو کەمتر دادەدا و کەمترش ئاوەکە پیس دەبێ ئەی ئەم ماسی گرەوشتە زیانی زۆر گەیاندووە بە حوزەکان ماسی گرەکە بڵێ ئەو ماسی هەتا ئەبێ بەکەف ینی 100 گرام 150 گرامێکە بێ ئەو ماسیەگرا بڵێ هەتاکو گەورە بێ ئەبێ 100% ئاگاد لێ بێ ماسیەکە نەخوا حوسە بۆ کابرا 2000 ماسی تێ کردووە لە خلالی مانگێک کاتە مشایەکە ماسی ناو حوزەکەی نەماوە ئەو ماسیگرا هەمووی خواردۆ لە ناوچووە ئێمە ماسی لە منتیقەی تەختەقا بۆ هەموو شارەکانی کوردستان و عێراقیش هەتاکو بەغدا و بەسڕاژ ئێمە ماسی دەنێرین ئینتاجێکی باشی هەیە هەلی کاری بۆ خەڵکی ئەو منتیقەی ڕێخسووە خەڵکی منتیقەی تەختەق 130 معاش خۆرە هەمووی خۆی پرۆژەی خۆی هەیە و ئیشوکاری خۆی دەکات پێشنیارت چییە بۆ دەرچووەکانی کشتتوکاڵ بۆ گەنجی تر لە ناوچەی سیروان زەڵم دەربەندی خان بۆی حوز بکەن ئەو حوزانە بڵێ من هەتاکو حوز زۆر بێ باشترێکە بۆ من پێم خۆش نییە سعری ماسی هیچ کاتێک بەرز بێتەوە بستە سەرێ بەڵام حەز دەکەم فەلاحەکان ئیسیفادە بکەن ئەو خەڵکانە لە هەموو شوێنێک بە هەبێ حوزەکان من ئێستا پێم ناخۆشە لە خواری عێراقشکە حوزەکان تێک دەدرێ بەهۆی نەبوونی ئاویان نییە پێم ناخۆشە لە سەدا چەندی پێویستی خۆمان دابینەکەین لە ناوخۆ بەم حوزانە لە بە هیچ شێوەیەک ئێمە هیچ کاتێک پێویستمان بە ماسی هاوردەی نە لە تورکیا نە لە ئێرانەوە پێویستمان پێی نییە 100% ئێستا پێویستمان پێە بەس ئەگەر گەشەی پێبێن پێویستمان پێ نابێت کاکڕەنج ئێستا هەموو کاتێک هەر کاتێک کە لە ئێرانەوە دێ سەری خۆمان دادا بەزی خەڵکەکە دەیهێلێتەوە بەڵام کە کاتێک لە ئێران و ناسەر دەکات خەڵک دەیفرۆشی هیچ کێشەی نییە ئێمە کە لە خۆمان زیاد دەبێت بۆ عێراقی دەنێرین بەڵام کە شێوازی پەروەردەکردنی بەس لە باشماخ و پەروێزخان بای 65 دەفتەر ئێمە ماسی هاورداکەن هەموو شەوێ یعنی نزیکی زیاتر لە $5 ملیۆن دێ هەموو ڕۆژێ دێ بەڵام ئەگەر بێ و
ئەو حوزانە زیاتر پەرەی پێ بدرێمە پێویستمان پێ نییە ئێمە کە لە خۆمان زیادە دەنێرین ئەرێ ماوەی پێشوو بەرنمەیەکم کرد لە هەندێک شوێن ڕێقنیانەیە بە ئاژەڵ بینیت بەڵێ شتی جپسی ئەکسپایر ئێوەش ئەم شتانیان بە ماسی بە زیاد بێ هەتاکو ئێستا لە منتیقەی تەختەقا تەحەدا دەکەم حوزێکش بە هیچ جۆرێک ئەو شتێکیا بەکار نەهاتووە دەست خۆش کاکەیوانگیان خوارستان با و خێر بێتە ڕێتان خوا حافیز. بەڕێزان ئەمە هاتوومەتە لای خاوەن پۆندێک حوزێکی تر بەڵام بەخوا عاجزمە بەبان ڕەخنێکە لێ بگرم سەیریکە لە بری ئێمە ئەوە پیشان بن ئەوە زانی چەند مەترسیدارە وەرە برای شیرینم سەیری ئەم کارە بە ئەمە ژیانی خۆتە بۆ دوور با تۆمان لە دەست بچە زۆربەی حوزەکان کە چووم ئاوایە کارەباکەی وە هەر خۆت دۆست و ناسیاوی خۆت نییە کارەبا کوشتێتی بەرەوەڵڵا خەڵکی گوندەکەی خۆمانە و برادەر و دۆستی خۆمان بوو ئەی دە تۆ ئەم حوزە جوانە دروست کردووە ها سەیریکە حوزێکی جوان حسابی ئۆکسجینت کردووە بۆ ماسیەکان ئەبێ حسابی ئەوەش بکەی شتێکی ڕێکوپێک بۆ ژیانی خۆت وانە بەڵێ قسەکە جوانە بەڵام کاگرن خۆشت دەبێ ئینسان خوا عەقڵی داوەتێ مەسەڵەن ئێستا من دەستمە ناو ئەوە دەزانم کارەبایکیایە پێویست ناکە من پێشەوەی بچمە ناو حەوزەکە قەت پێکەم ئێستا ڕەشەبایەک بیخات هەموو دەقیقەیەک عەقڵ میوان نییە خوان ئەڵێ قسەیەکەیڵە ئینسان لە نسیانەوە هاتەوەواتە لە لەبیرکردنەوە لە لەبیرچوونەوە و لەبیرکردنەوە وەنیە هەموو دەقیقەیەک ئینسان لەسەر خۆ نییە لەسەر خەیاڵی خۆ نییە وەرە با بڕێن ئێوە لێرە ئاوەکە فلتەرەکەن یەکسەر ڕاستەوخۆ لە زێکەوە وەری ناگرن لەبیرەوە دەیگوازنەوە بیرتان بۆ کردووە لە کەناری حوزەکە ئاوەکە فلتەرەکە یا ڕەبی خوا ڕستقە بە تۆ دەری ناهێنیە تا بێ بە چەند کیلۆ هەتا دەبێت و معدل حیسابکەی معدل لە دوونی و کەمتر نەبێ دەتوانی هەمووی بەیەکەوە ئەگاتە دوودونی و یا هەمووی بەیەکەوە گەورابێ هەمووی بەیەکەوە گەورەی بێ لەوانەیە ماسی تیابێ کەمتر بچێتە سەر ئەرەف و ئەرەف کەمتر بخوا کیلۆ کەمتر ئەوە بەڵامیش دەرەکەن یا ئەوی تیا هێڵنەوە ئەوش دەرە من یەک شتی تیا ناهێڵ ئەی ئەوە چۆنە هەندێک کەس چەند ماسیەک دانێت تا بێ بە 14 کیلۆ و 10 کیلۆ و 12 کیلۆ ئەوە هەیە حوزی زۆرە حوزێک تەرخانەکە مەسەلەن دە 15 ماسی 50 ماسیەکە هێڵێت گەورەترین ماسی کە بینی وتە لەم حوزانەی تەختەقا چەند کیلۆ بووە من گەورەترین ماسی کە لەم سنوورەی خۆمان بینی بێتم کاکجەبار ئەلێرە بە خێوی کردبوو 13 کیلۆ نیو بوو 13 کیلۆ نیو بەڵێ ماسێکی پرتەقاڵی بوو باشە بینی خۆمان بێ بابی نەران گویان لێ نەبێ ئەوە چی بوو دیعایەکە بۆیان و هەندێک حوز گۆشتی کەریان ناوە بە وەڵاهی کاگڕند منش خۆم بیستومە ئەوە گوتیان گۆشتی کەریان ماوەیە کەرە دوو لە ڕوتان کەرە بەراو شت نەما هەمووی بزر بوو گوتیان هەموو یەکەنە حوزەوە زاواژ نەبوو ئێستا من وەکو خۆم وجدانم قبول ناکە چۆن وجدانم قبورەکە من بۆ خۆم لێی دەخۆم هەر من پرسیارم لە پسپۆڕێکی شکردوتی ئەسڵەن نابێ بۆ ماسی ئەسڵەن نەخۆشیە خات من شتیوام هەتا ئێستا نەبینەوە بەرام کەس ناتوانێت ئەو شتە بکات لەبەرەوەی ڕستەکە هی خۆیەتی نەچتە دوا ئەی ئەو دیعایە بۆ چی بڵاو بۆ ئەو ماوەیە وتیان هیچ هیەوە نەبوو کە گوێ درێژ لە پڕنەما واللهی طبعا خەرک ئێستا تەکنۆلۆژیا پێشکەوتەوە خەرک سیارەی هەیە و خەرک شتی مەکانیکەی هەیە ئەو هینە نامینە خەرک ئیشتی بەوە نامینێ بزر بوون هەمووی بردرا بۆ حدودەکان و ئیتر ئەوە بینەرانی بەڕز من هەر لە پسپۆڕێکی بواری پەروەردەکردنی ماسیشم پرسیوتی وەڵی کاکەوان هەمووی دەنگۆی ئەسڵەن ئالەفەکەش ڕێک و پێک نەبێ ماسێکە کوژێت چۆن گۆشتی گوێ درێژەیرە بە بەڵام هەرویستم ئەو زانیاریە لە خۆتان وڵاتیان هیچ کەسێک هیچ ئینسانێک وجدانی ڕێگەی پێ نادا و ئیشە بکات ئەی ئەو مادە کیمیایی و فۆرمالین و شتا من وەکو خۆم هەتا ئێستا نەفۆرمالین نەبیکەیسی برانە ڕۆبی کەیسیش هەیە بەڵێ بیکەیسیش هەیە ئەمە چەند زۆر دەرمان هەیە دەرمان ئینتیها پێ هیچیم بەکارت نەهێناوە ئەوەی بیکەیسیە چیە یەن بە ماسی ئەو بیکەیسیە ماسیەکە هەیە کە ڕووی لێدا بیکەیسی لێدا ئەجا هەر یەکەو بە شێواز دەستخۆش مامەستا جەنابەت شارەزای نەچیتە دواوە مامەستا ئەم بیکەیسیە چییە هەر ئەم بیکەیسیەم نەبیست مەسۆرە دواوە وەرە بابچینە ئێرە ئەو بیکەسیە کورتراوەکەیت ئەوە نییە مەبەستی سیلاح بێ و خوانزانم جۆرێکە لە دەرمان بەکاردێ زێتر بۆ کەڕوو بەکاردێ ئەو ماسی کە کەڕوەکەی گرت
تأثیر لە کەڕۆکە دەکا و کەڕۆکە زەعیف دەکا و مەناعی ماسیەکەش خۆی وردە وردە بەرز دەبێتەوە لە کۆتاییە زاڵ دەبێت بەسەر نەخۆشیەکەی. ئەزانی شتێک سەرنجی ڕاکێشام ئەها دوای بە فلایکامەکە ئالانەوە پیشان بن بۆ هەنێ حوز ئەوەندە ڕۆشنە و هەندێکی ئەوەنە قەوزاویە یەکەم دەکەوێتەوە سەر ڕێژەی ئۆکسسیجینی حوزەکە ئەمانەی پشتێ زۆر پاکن ئەوە کاگڕەت لەبەرەوە ئێشتا ماسی یەکەم سەرەتای ماسی بکەیە ماسیەکە سەرەتاکە بچووکە پاشەڕۆی کەمە کە پاشەڕۆی کەمە قەوزە کەم دروستە بێت لەبەرەوەی خواردنی کەمە لەبەوەی قەوزە لەسەر چی دروستە بێت لەسەر خواردنی ناو حوزەکە یەکەم ئەوەی کە هەتاوی لێدا دووەمش ئەوەی کە ڕێژەیەکی زۆر لە ئەمۆنیا هەبێ کەەوە بەشێکە ئەوش بەشێکە لە خواردنی حوزەکە بۆ قەوزە ینی حوزەکە پێی زیاد دەکات بۆچی هەندێک کەس فلتەریەکە ڕاستەوخۆ ئاوی زێ بەکارنیانە ئاوی زێ بچووک ئەگەر تەماشا بکەی ئەو ئاوە ئێمە لە دوکانەوە پاشەڕۆ ئەوانەی لە سەریان شتی تۆپیوان هەندێک حاڵەت شتی پێ پاشماوەی دەکەوێتە ناو بەشێک لەوەیە کە خەڵک ژینگە پارێز نییە ئەو پاشەڕۆ موادی پاکەرەوەی ماڵان تەماشا بکەی بۆ منە شارێکی وەک سلێمانی حیساب کە ڕێژەیەکی چەند موادی پاکەرەوە بەکاردێنێکە هەمووی نسبەی بۆ زەیە. لە ڕاستەوخۆ بێەوە و ئاوە وەربگری بۆ حوزەکە کاریگەری خراپی دەبێت لەسەر ماسیەکە ئێمە چەند هۆکارێکی نەخۆشی گوازراوەمان هەیە ئەوە یەکێ لەوانە کە سەرچاوی ئاوە دوو ئێمە تەیرمان هەیە ئەو تەیرە چەند نەوعێکی هەیە زۆریان ئێمە پێی دەڵێن شین و شاوە لەبەرەوەی ناوی تەیرەکان ماسیگرە پێڵەن شین و شاوە ماسیگرەمان هەیە جیایە نەورسمان هەیە ماسیگرەمان هەیە قەلمراویمان هەیە شین ئەوەی ئەچێتە بنەوە بە کوردی چی پێڵەن قەلمراویە ئەو قەلمراویە ئێمە لە مانجی 2 تا مانجی 5 زۆرە ئێمە پێشتر تەنها کێشەمان لەوە هەبوو بەڵام ئێستا جگە لەوە نەوعێکیکە شین و شاوی پێ دەڵێن نەوعێکی خۆی شین و شاوە نییە بەڵام ئێمە ها چۆن دەڵێ هەرچی سمێڵ سوور و ئێمەینی پێ دەڵێ ئەم زاغای پێڵە ئیشەکە ئێمە ژوای لاتە لە بەروی ناوی تەیرەکان نازانینەکە نا جۆری تەیرەکان جیاوازە ئەوە پێشووتر بە بیرەوەری باپیرانمان نەبووە ئەوە نەبوو ئەوە تازە 1-2 ساڵێکە جاوە شەوانش زۆر دەخوا شەوان کە دێتە نزیک لەسەر کۆلەکان دەنیشیان نزیک نافورەکانیان نزیک قەراقی ئاوەکانە ماسێکی زۆر دەخوا ئەوەی نەشی خوالیدا چوانی چاوی نازۆر لەیلیە بینەری زۆر عجیبە زۆر ینی زۆر سریع ماسی دەگرێ ناڵێم ئەوەی نەشی گرێ ئەوەی پێشی نەخوری چۆری دەکات ماسیەکە دەترسێنێ ماسیەکە لە علەف دوورەکەوێت زیانی ئەوەی کە ئەم گواستنەوەی نەخۆشی لە ئەفریقاوانەوە دێ ئەفریقا ئێمە گەتەمەشاکەین لە جنوب لە شوێنی ترەوە دێ بزە بە شوێنی جوگرافی نازانین بەڵام بەشێک قەلمراویەکە لە جنوبەوە دێ هەمووشۆی بینی جنوب و کوردستان دەکات نەخۆشەکان نقڵەکە ئەو ماس ئەو نەوعە تەیرەش زیاتر کە دێ دەمینێتەوە فەسە تقریبا حوز هەیە ئەم باڵندانە تەواو هەراسانیان کردبێ و هەمویان خواردنە من پار خۆم 4300 ماسیم هێنا داخلی حوزەکەم کرد دە 15 ڕۆژێ زروفێکم بۆ دروست بوون هاتمە لای حوزەکەم تقریبا 3300 ماسی 3600 ماسی لێ خواردبوو هەموو یەکتریان داوت کردووە لەسەر حوزەکەی یەک تەبعانەوە شتێک هەیە نافەلاحی خۆبان کە دانەیەک دەمینێ لە ئاسمان حوزەکەی نیشتەوە فڕی دەڵێ چوبانگی جەماعەت بکە ئەوە قسەیەکی کوردەواری ناو خۆمانە یعنی وەک ئەوەی کە جیهازیان بۆ بکە ئەمە شین و شاوەکە ئەمە قەلمراویەکەشی ئەوەی ترش وایە ئەوەی ترش عینەکە شین و شاوی پێ دەڵێن یعنی لە تەختەق زۆریان ڕقلەم شین و شاوشتە خۆم ئاوڵزاوەیەکم لەو بەرە پێکەوە ماسیمان هێنا 5,000 کردە حوزێکەوە ڕۆژێ چوومە دیار ماسیەکەی پێکەوە تێمان کردبوو گوتم هێرشە ماسییت و گەورە بووە زۆر گەورە بووە دەبێ هۆکارێکە بێ گوتی چۆن گوتم ماسییان نەماوە گوتی وانیە گوتم وەڵڵاهی ئەو حوزەیت و ماسییان نەماوە بۆیە ئەو ماسی ئەو هایلی هات یعنی هەر کەمێک مابوو هەموو ئالیکەکە نەخوا تقریبا 15 ڕۆژ ماڵی لە کوێ بوو نەهاتە دیاری وەڵا ڕۆژی تۆرمان لێدا بە هەموو قووەتی خۆمان هەولماندا 300 ماسییان مابوو لە چەند هەزار خۆی 5,000 هەر هەمووی ساف کردبوو یەک لەوەندە زیاتریان یعنی ئەم داڵوشتە ئەم باڵندانە سوود زۆرترە بین هەرتیای ناهێڵێ ئەگەر کاگرنج بێت و ئێستا منەوە حوزە لە دیاری نەبم بە یەک هەفتە یەقلیتیان ناهێڵێ باشە پرسیارە گرنگترین هەڵا بۆ ئەوی کە بەخێوکەرانی ماسی نەیکەن چییە یەک دووشت لە ئەزمموی خۆتە من وەکو لە ئەزمموی خۆما گرنگترین تشت لە بەخێوکردنی ماسی یەکەم دەبێت زۆر ئاگال لە ئۆکسسیجین بێ شەوان خەوت لێ نەکەوێ چەند کەس ماڵی وێران بۆ شەو خەوی لێکەوتووە کارەبا بڕاوە کارەبای جار هەیە کارەبا نابڕێت و کارەباکەی تو شۆرتەکە ئاگات لێ نییە خەڵکە شەروێ زانێ کارەباتێ کارەبا هەیە لە ئەسلا بەڵام تو حوزەکە وایرت تاواوەتەوە سیرەکەی بانی هەرستی ماسەکەت گشتی لەبان ئەو مردووە دەستەکانی خۆش بێ و خوارستان با ئینشاءالله مەمنونم چاوەکانتان ماچەکان ڕێزم بۆ هەموو تەختەقەیە بە ناوی هەموو ڕوودا